ئێمە پێشتر پلانمان وا بوو کە نزیکەی 800 کەس بۆ ئاهەنگەکە بانگهێش بکەین، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە بە مەبەستی پاراستنی خۆمان و هاوڵاتیان سەرجەم پلانەکان گۆڕان. تەنها 150 کەسمان بانگهێش کرد، ئەویش خزم و کەسانی زۆر نزیکن. بەر لە ساڵێک لە 5 ئابدا کاتێک هیندستان حکمی زاتی لەسەر کشمیر هەڵگرت، لە هەموو ڕوویەکەوە کێشەمان بۆ دروست بوو، بەڵام کە زستان هات ئەو ساڵە وتمان کارمان باش دەبێت، بەڵام بەداخەوە ڕاستەوخۆ کۆرۆنا بڵاو بوویەوە. سەرجەم کارەکانمان وەستا، بە نزیکەی لە 180 زیانمان بەرکەوت، خواردنگەکان داخران و ئاهەنگەکانیش قەدەغە کران. ئێمە وەک ستافی دروستکردن و پێشکەشکردنی خواردن سەرجەم ڕێکارەکانی خۆپارێزی پەیڕەو دەکەین، دەستکێش لە دەست دەکەین و دەمامک دەبەستین، زوو زوو دەستەکانمان دەشۆین، کۆتە جاریش کە خواردنەکە پێشکەش دەکەین جلی تایبەت لەبەر دەکەین. دووری کۆمەڵایەتی پارێزراوە و دەمامک بەستراوە و هەر یەکە و بەجیا بە قاپی تایبەت نانمان خواردووە، لە بری ئەوەی کە چەند کەسێک لە یەک قاپی گەورەدا نان بخۆین. ئێمە بە درێژایی 300 ساڵ ئەو کلتورەمان هەبوو کە چەند کەسانێک پێکەوە لە قاپێکی مسی گەورەدا نانمان دەخوارد، بەڵام ئێستا کۆرۆنا ئەوەی نەهێشتووە، بەڵام ئەم ڕێگەیەش تا ئێستا لەگەڵێ ڕاهاتوین. Sondas,